ڕۆسەی دابەشکردنی زەوی لە سنووری ئیداری ڕاپەڕین تاوەکو ئێستا دەستی پێ نەکردووە. بەهۆی دەستێوەردان و زاڵبوونی عەشیرەتگەری و کەسایەتیەکان لە پرۆسەی دابەشکردنی زەوی لە سنووری ئیداری ڕاپەڕین، پرۆسەکە دواکەوتووە و فەرمانبەرانیش نیگەرانن. بابەتی عەشیرەتگەری لە جیاواز لە هەندێک شوێنی تر زیاتر زاڵە لەو منتیقەی ئێمەدا. تەداخولات هەیە، تەداخولاتی سیاسی هەیە، حیزبی هەیە، تەداخولاتی شەخص هەیە، کەسایەتی هەیە، گرفت و ئاستەنگەکان ئێمە لەوەدا بەدیمان کرد لەسەر زمانی ئەو بەڕێزانە. لە سنووری ئیداری ڕاپەڕین 24,480 فەرمانبەر ناویان دەرچووە بوەرگرتنی زەوی، بەڵام بەشێکیان بێهیوا بوونە کە زەویان پێ بدرێت. زەویش دڵنیا بن دابەش ناکرێ، چکە بەس قسەیە، هەتا ئێستا نەبووە بەکردار. ینی زۆربەی زەوێ باشەکانیش بڕۆ بزانن داخۆ دراون بە چێوی چێن. هەیە تا ئێستا خانەنشین بۆ زەوی وەرنەگرتووە، هەیە تا ئێستا لە دەوامدایە 9 عەرزدە عەرزی وەرگرتووە. ئاخر هۆیەکەی چیە نابێ بزانین؟ بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی ڕاپەڕین لەسەر دابەشکردنی زەوی بە سەرفەرمانبەراندا بەم شێوەیە بۆڤاردووە. ئێستا حالیان نەخشەشت تازە فراوانبوونەکان کراوە، ئەویش ئەو سەرۆک شارەوانی تازانە کە دەست بەکاربوون ئیشی لەسەر دەگەن. گۆڕانکاری لەو سەرۆک شارەوانی تۆزێک هێواشی کردەوە، ئەگەر ناقرار بوو لەوێک هەفتەی ڕابردوو دەوزیای بکرێت، بەڵام ئەوان تا دێن دەکەونە سەرسکا کەی دەچێت بە دەقیقی نازانم ڕاستی کەی دەست پێ دەکەین. لە کۆی 13 شارەوانی سنووری ئیداری ڕاپەڕین 4 شارەوانی زەویان نییە بوو فەرمانبەران. ئەمە شۆکارێکی دیکەیە بۆ دواکەوتنی دابەشکردنی زەوی لە سنوورەکە. لە سنووری ئیداری ڕاپەڕین تاوەکو ئێستا تیرۆپشک بۆ دابەشکردنی زەوی ئەنجام نەدراوە. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە بەشێک لە جوتیاریانی سنوورەکە ڕازینین زەوی کشتتوکالیەکانیان بدەمە شارەوانیەکان بۆ دابەشکردنیان بەسەر فەرمانبەراندا. عەزیز هەرکی، ڤاری ڕاپەڕین.